هەندێک لە نەشتەرگەریە ورد و گەورەکان لە تەمەنە گەورەکانیشدا ئەنجام دەدرێت. ئەم چارەخوازە تەمەنی لە 75 ساڵ نزیک بۆتەوە لە شاری بەغدادەوە بەرەو تاوەری تەندروستی سمارت هاتووە. بەداخەوە پاش ئەنجامدانی پشکنینە پێویستەکان دەرکەوتکەوە گرەیەکی شێرپەنجەیی لە میزەڵانیدایە. پسپۆڕی نەشتەرگەری گشتی گورچیلە و کۆئەندامی میز و پرۆستات. بەنازۆر نەشتەرگەری لابردنی گرێ شێرپەنجەییەکەی بۆ ئەنجام درا و پشکنینی تاقیگەیی بۆ کرا. ئەنجامەکەی دەریخست کە شێرپەنجەی نمرە 2 هەیە و گەیشتوتە ماسوولکەکانی دیواری میزەڵانی. بۆیە دوای بینینی لەلایەن لیژنەی پزیشکی فرەڕەهەندی تاوەری تەندروستی سمارت ناسراو بە MDT و پسپۆڕی شێرپەنجە کە لیژنەیەکی تایبەتە لە ناو تاوەری تەندروستی سمارت بڕیاردرا لەسەر پێویستی لابردنی میزەڵانی دواتر دروستکردنەوەی میزەڵانی لە بەشێک لە ڕێخۆڵی خۆی. ئەم نەشتەرگەریە گەورە و ورد و هەستیارە سەرڕای ئەوەی کە کارێکی قورس و گرانە. نزیکەی 6 کاتژمێری پێویست بوو لەلایەن هەردوو تیمی هەرس و جگەر و تیمی نەشتەرگەری گورچیلە لە تاوەری تەندروستی سمارت بەسەر کەوتوانە سوپاس بۆ خوای گەورە ئەنجام درا. ئەم نەشتەرگەریانە کە بە سوپەر مەیجەر واتە فەوقەل کوبرا ناسراوە ناوازە و گرنگن لە ئێستادا ئەنجام دەدرێن. هیوای تەندروستی بۆ ئەم چارەخوازە و سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست. سوپاس و پێزانین بۆ پزیشکانی دڵسۆز و ماندوونەناس. بناوی خۆی گەورە و میهرەبان. نەخۆشی شێرپەنجەی میزەڵانێکێکە لەو نەخۆشیانەی کە تووشی کۆئەندامی میزەڵان و بۆریەکانی میز دەبێت، بە تایبەتی لە کەسی بەتەمەن و هەروەها ئەو کەسانێک کە بە ماوەیەکی دوور درێژ جگەریان کێشاوە. ئێمە لەم ماوەیەدا نەخۆشێک لە خواروی عێراقەوە هات بۆ لامان کە بەهۆی هەبوونی خوێن لە ناو میزەکەیە کێشەی بۆ دروست بوو. دوای ئەوەی کە دەستنیشانی نەخۆشیەکەیمان کرد هەستین بە ئەنجامدانی نازوری میزەڵان بۆی کەوا چەند گرەیەکی شێرپەنجەیی لە ناو میزەڵانی نەخۆشەکەیە هەبوو، توانیمان لە ڕێگەی نازوورەوانێ ئەو گرەیانەی شێرپەنجەیەکانی بۆ دەرکەین و پاش ئەوەی کە نەتیجە و ئەنجامی ئەو شێرپەنجەیە ئەو گرەیانەی لە مختەبەرەوە گەڕایەوە دەرکەوت کە قۆناغی شێرپەنجەکەی قۆناغی دوو بەرەوسەری تێپەڕانوە و دوای ئەوەی کە لیژنەیەکی فرە پسپۆڕیمان بۆ پێکێنا و تاوتوێی کێشەکەیمان کرد گەیشتینە ئەو ئەنجامەی کە پێویستی بە نەشتەرگەریەکی گەورە هەیە کە بریتیە لە دەرهێنانی میزەڵان بە تەواوەتی لەگەڵ ئەو پەردانەی کە لە چواردەوریە هەیە لەگەڵ پرۆستاتی نەخۆشەکە بە کاملی و هەروەها دروستکردنەوەی میزەڵان بۆ ئەو نەخۆشە لە ڕێخۆڵەی خۆی پارچەیەک لە ڕێخۆڵەی خۆی بۆ ئەکرێتەوە بە میزەڵان. دوای ئەوە هەردوو بۆری حالبی واتە بۆری گورچیلەکانی زەرعەکرێتەوە دووبارە لەسەر ئەو پارچە ڕێخۆڵەیە بۆ ئەوەی کە نەخۆشەکە بتوانێت ژیانێکی تەندروست بەسەر بەرێ پاش ئەوەی کە تووشی ئەو شێرپەنجەیە بووە و بە یارمەتی خوای گەورە توانیمان ئەو نەشتەرگەری ئەنجام بدەین و نەخۆشەکە پاشمانەوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە بە تەندروستێکی باشەوە گەڕایەوە بۆ شارەکەی خۆی و خوای گەورە هەموو لایەکتان سەلامەت بکات.